سلااوان لەبێ ڕەوەندلانە سلااو لا بینەرانی خۆشەویستی شاشە جوانەکەی کورسات و پرۆگرامی ڕۆژێکی نوێبێت هەمیشە لە باشی و ئارامی و تەندروست باشی دابن ئێمە ئەمڕۆ لە یەکێک لا ناوەندە ئەکادیمیەکانین بەجی خۆشحاڵیەوە ئەمڕۆ گەورەترین ئیڤنتی تایبەت بە نەخۆشی شەکرە با سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات ئەم ئیڤنتە ڕێکخراوە بۆیە ئێمەش وەکو تیمی دەستگای میدیایی کورسات و پرۆگرامی ڕۆژێکی نوێ ئەمانەوێ لە نزیکەوە گرنگی و بایەخی سازکردنی ئەم جۆرە ئیڤنتە لە زاری میوانەکانمانەوە زیاتر گوێبیست ببین بەبزانین ناوڕۆکەکەی باز لە چیەکە ئامانجلی چییە ئەو بابەتانەیە خودت ئەو پانێڵانەی کە ئەخرێتە ڕوو بەس لە چیەکەن بەجێ خۆشحاڵیەوە ئەچمە لای یەکەم میوانم لەم بەشی پرۆگرام زۆر بەڕێز دکتۆر گۆران ئیبراهیم کە بەڕێزیان ئەندامی بۆردی بەڕێوبەری ئیڤنت تایبەت بە نەخۆشی شەکرە لە هەمان کاتا بەڕێوبەری سەرچاوەکانی تایبەت بە خزمەتگوزاری پزیشکی و خێزانی تەندروستی لەگەڵمانابێت بە شازێکی ڕاستەخۆ دکتۆر گۆران ئەگەر ئازیێت بکەشی سلااوت لەبێت ئەفۆمکە بچیتە پێشتر سلااوت لەبێت تۆم کاتت باش بێ هەر بە سەرتا لەوە دەست پێ بکەین گەورەترین ئیڤنتی تایبەت بە نەخۆشی شەکرا بۆچی ئەم ئیڤنتەتان ڕێخزمە بەست و ئامانشتان لێ چی بوو؟ ئەم کاتتان باشم کاتی بینەرانی بەڕێزیشتان باس هەڵبەتە ئێمەکو خێزانی تەندروست هەموو ساڵێک بۆ ڕۆژی جیهانی شەکرە ئەم جۆرە ئیڤنت و مەراسیمەمان هەیە بەڵام ئەم ساڵ جیاواز لە ساڵانی پێشوو هەوڵماندا گەورەترین ئیڤنتی تایبەت بە شەکرە لە شاری سلێمانیە ئەنجام بدەین و لە مانگی حوتەوە ئامادەکاریمان بۆ ئەم ئیڤنتە کردو ئەم ساڵ لەگەڵ ئامادەکردنی ئیڤنتەکەیە چەند پارتنەر و چەند هاوبەشێکی زۆر تایبەتیشمان لەگەڵ بوو کە هاوبەشەکانمان هەرێکیان لە بواری خۆیاندا بەتوانان وەکو دەستگای میدیایی کورسات کە یەکێکە لە میدیا سەنگینەکان بۆ میدیای کوردی هەروەها زانکۆی ئەمریکی لە سلێمانی کە یەکێکە لە باشترین ناوەندە ئەکادیمیەکان و لەگەڵیدا کۆمپانیای پایانێر کە یەکێکە لە کۆمپانیای نیشتیمانیەکان لە بواری دروستکردنی دەرماندا هەر بۆیە ئەم ساڵ ئیڤنتەکەمان گەورەترە و پارتنەرەکانیشمان جیاوازترن حتمما بەشداربووەکانیشمان جیاواز و شایانی ئەم ئیڤنتە گەورەیە ئەبن سەبارەت بە ناوەڕۆکی ئیڤنتەکە ئێمە ئەم ئیڤنتەمان لە دوو بەش پێک دێ بەشی یەکەمیان کە ئەمڕۆیە کە پێک دێت لە پانێڵێکی زانستی و هەروەها توێژینەوەیکی زانستیمان هەیە کە زیاتر لە 1000 بەشدار بوو بەشداریان کردووە بۆ ئەوەی کاریگەریەکانی نەخۆشی شەکرە لەسەر دڵ و لەسەر کۆی جەستا بخەینە ڕوو و هەروەها لە پاشان پزیشکە بەڕێزەکانمان سێ پزیشکە سێ پسپۆڕی جیاوازیان هەیە مناقەشە و گەنگەشەی لێکەوتەکانی نەخۆشی شەکراکەن و هەروەها باسی دوایین چارەسەریەکانەکەن کە دۆزراوەتەوە بۆ چارەسەرکردنی نەخۆش و کاریگەریەکانیان لەسەر نەخۆشی شەکرە لە پاش ئەمە لە ڕۆژی پێنجشەممە کاکاتە 14 مانگ یادی دروستبوونی شاری سلێمانیشە لە پارکی هەواری شار ماراسۆنێکی گەورەمان هەیە کە بۆ 4 کیلۆمەترە و لە دوای ئەو ماراسۆنە کۆتایی بە ئیڤنتەکەی ئەم ساڵمانە هێنین. دکتۆر گۆران پێمان بڵێ ئەم ئیڤنتە یەکەم ئیڤنتە کە تایبەت بە نەخۆشی شەکرا لە زانکۆی ئەمریکی وەکو پێشتر ئاماژەم پێکرد لە ناوەندێکی ئەکادیمی بەڕێوە دەچێت کێتیایە بەشداری ئەکات بۆ ئەوەی هۆشیاری زیاتر دەربارەی نەخۆشی شەکرا بۆ تەواوی تاکەکانی نێو کۆمەڵگا ڕوون بکرێتەوە کێ ئەوێت ئەمڕۆ لەم ئیڤنتەیە بەشدار بێت یاخود ئەگەر کەسێک توش بووی نەخۆشی شەکرە بێت ڕێنمایەکانی ئێوە چی ئەبێت بۆ ئەوان؟ بەڵێ ئێمە لە ساڵانی پێشوە بۆ چەند چینێکی جیاواز ئیڤنتی تایبەتمان هەبوو بە شەکرە بۆ توشبووانی نەخۆشی شەکرا بۆ دەرمان سازان بۆ پزیشکان ئەم ساڵ جیاوازتر وتمان بۆ ئەو بەڕێزانەی کە هێشتا خوێنکاری بەشە پزیشکیەکانن و لەگەڵ ئەو کەسانەی کە پێڵێن هێڵسکێر پرۆفیشنال ئەوانەی کە لە ناو ناوەندی تەندروستیا کارمەندانی تەندروستی و پزیشکانی دەرمانساز و دەرمانسازانن ئەوانە بەشداریەکەن چونکە ئێمە بڕوامان وایە کە ئەم بەڕێزانە هۆشیاریە گوەر بگرن لەسەر نەخۆشی شەکرە و بیرکردنەوەیکی ئەرێنیان هەبێت لەسەری بەدڵنیایی خەڵک گوێ لەمان ئەگرێوە لە ڕێی ئەمانەوە ڕێنمایەکانی زیاتر پێگات. پێمان بڵێ ئامارەکان لە ئێستا تایبەت بە نەخۆشی شەکرە ئامارەکان مەترسیدارن یاخود چۆنە بۆ ئەوی هاوڵاتیانی خۆشەویست زۆر ئەو ترس و دڵاڕاوکەیان لەلا دروست نەبێت تایبەت بە نەخۆشی شەکرە و بە تایبەتیش پێمان بڵێ لە چاوی هەرێمی کوردستان و شاری سلێمانی ئامارەکان چۆنە گەر بەگشتی باسی بکە لە خزمەتە بخوا ئەوە پسپۆڕی من نییە و ئەوەی بەگشتی گەر ئاماژی پێ بکەیت نەک زانیارێکی هەڵە لە دەمەوە دەرچێت و پسپۆڕی کاک دکتۆر
داهات جەمال حەوێزی ئەگەر ئەو دوایی لەگەڵ ئەو چاک و پێکەوتنتان کرد ئەو لە هەمومان شارەزاترە لەو بارەیە بە هیچ زانیارێکی هەڵە نەدەی. چیتر لەم ئیڤنتەیە ئەخرێتە ڕوو بە جیاواز لەو پانێڵ و توێژینەوەی کە ئەمڕۆ لەم ئیڤنتە گەورە ئاساس کراوە پەیامی ئێوە چی ئەبێت بۆ ئاوڵاتیانی خۆشەویست؟ ئەوەی کە زۆر گرنگە باسی دوایین چارەسەریەکانە کرێت کە لە دنیادا بۆ نەخۆشی شەکرە هەن و ئەو هەوڵانی کە چەند هەوڵێک هەن کە بۆ دۆزینەوەی دەرمانی زۆر کاریگەر و بە سایدیفێک یعنی کاریگەری لاوەکی کەمتر بێ لەم ڕۆدا ئەخرێتە ڕوو و لەگەڵ ئەوەی کە ئەو دەرمانانە دەکرێت بۆ کێ بەکار بهێنرێن و بۆ کێ بەکار نەهێنرێن دڵنیام زانیاری زۆر تازە و نەبیسرا و بەشدار بووانگویان لێ بێت. دوا پرسیارم ئەەکەم پەیامی بەڕێزت چی ئەبێت بۆ تەواوی یاخود سەرجەم هاوڵاتیانی خۆشەویست کە ئاگاداری تەواوی ئەم نەخۆشیە بن بۆی ئەوەی کە توشبووی نەخۆشی شەکرە بوو خۆپارێزیەکان زیاتر بکات هۆشیاری و ڕێنمایە تەندروستیەکانی زیاتر لەلابێت لە کەسانێکی پسپۆری تایبەت بە نەخۆشی شەکرە بۆ ئەوەی زیاتر ئاگاداری خۆی بێت. ئێمە هەر دروشمی ئیڤنتەکەی ئەم ساڵمان ئەوەیە کە ئەڵێ زیاتر بجوڵێ کەمتر بخۆ باشتر بژی. هیوادارین هاوڵاتیان تەنها ئەو سێ ئاماژەیە جێبەجێ بکەن ئینشاءڵڵا پارێزراوە بن. زۆر سپاس چاوەکەم بەڕێزی زۆر سپاس. سپاس بۆ میوانەکەم لەم بەشەی پرۆگرام زۆر بەڕێز دکتۆر گۆران ئیبراهیم بەڕێزیان ئەندامی بۆردی بەڕێوەبەری ئیڤنت تایبەت بە نەخۆشی شەکرە سپاس بۆ وتەکانی زانیاریەکانی بێگومان ئەمڕۆ وەکۆی میوانەکەشم ئاماژەی پێکرد ئەمڕۆ لە زانکۆی ئەمریکی ناوەندێکی ئەکادمی بە سپۆنسەری میدیای دەستگای میدیای کورسات ئەم ئیڤنتە تایبەت بە نەخۆشی شەکرە ڕێکخراوە وەکۆی کە ئاماژەشی پێکرد بە دروشمی ئەوەی کە زۆر بجوڵێ کەم بخۆ و بێگومان ئەگەر ئەم دوو ئاماژەیە هەبێت لە تەواوی تاکەکانی نێو کۆمەڵگە بتوانن پەیڕەوی بکەن ئەتوانن تەمەنێکی درێژیان هەبێت تەندروستێکی باشیان هەبێت و هەمیشە دوور ئەبن لە نەخۆشی شەکرە و تەواوی ئیڤنتەکەش تایبەتە بەوەی خۆپارێزەکان باسەکرێت تەواوی ئەو هۆکارانی کە تایبەتە بە نەخۆشی شەکرە لێرە لەم ئیڤنتە لەلایەن پزیشکە پسپۆڕەکانەوە گفتوگۆی زیاتری لەسەرەکرێت. ئەگەڕێنەوە بۆ ستۆدیۆ بۆ لای هاوکارانم فەرمۆن.